با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. بینەرانی ئازیز لارکوێکن سڵاوی ئەمەتان لێ بێ و ئەم کاتتان باش. خۆشحاڵم کە ئەمڕۆ بە ئێوەی ئازیشات دەبمەوە پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی ئێواری سلێمانی بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی و بە میوانداری مامۆستا عەلی کەریم کە هونەرمەندێکی بە ئەزموونی شانۆ و دراما و سینەمای کوردیە. قسە و باسەکەین لەسەر بەرهەم و ئەزموونە هونەریەکانی. وچانێکی کورد وەرەگرم و ئەگەڕێمەوە لاتان. بەرهەمەکانی دۆلفینسی خوانەکانتان بەتامتر دەکات. دووبارە سڵاوتان لێبێ پێش وچانەکە ئاماژەم بۆ کرد کە ئەمڕۆ مامۆستا عەلی کەریم کە بەڕێزیان هەم شانۆکارێکی بە ئەزموون و هەم مامۆستاشن لەو بوارەیە ئەمڕۆ لای ئێمە میوانە. مامۆستا گیان بەخێر بیت. سپاس بۆ تۆش. ئەمڕۆمان دوومان کردی، زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ بوویت بە میوانی پرۆگرامەکەی ئێمە. حەزەکەم سڵاوی خۆت بگەیەنی سەرەتا. زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ بانگێشکردنم بۆ ئەم بەرنامەیە. سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بینەرانی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی. سپاس. مامۆستا هەمیشە باس دەواکرێت کە هونەر شوناسی گەلانە. ئایا لە ئێستای ئەم پێناسەیە بۆ هونەری کوردی گونجاوە؟ بەڵێ، هونەر بە شێوەیەکی تایبەت و کللتوری بە شێوەیەکی گشتی شوناسن بۆ گەلان. شێوەی ژیان و گوزەرانی گەلان دەرئەخات، بەڵام بەنسبەت ئێمەوە نەماتوانیوە تا ئێستا ببین بە شوناس بۆ نەتەوەکەمان هۆکەشی ناگەڕێتەوە بۆ هونەرمەندان و ڕۆشنبیران، بەڵکو بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بە تایبەتی کەناڵەکانی تەلەڤیزیۆن، چونکە ئەو هەندێک لەو کەناڵەکانی تەلەڤیزیۆن ئەوەنەی لە خزمەت نەتەوەکانی ترن، بە تایبەتی نەتەوەکانی دەوروبەر، ئەوەندە لە خزمەتی نەتەوەی کورد نین. بەداخەوە. ئەی مامۆستا، ئێوە هیچ هەوڵێکتان نەیاوە کە زیاتر درامای کوردی ئەمەی بۆچی ئەگەڕێنەوە کە ئەو کەناڵانە هەمیشە لە ئەوەیان کە دراما بیانیەکان دۆبلاچ بکەن بۆ سەر زمانی کوردی، بۆچی ئەوە نەخەمی ئەوە ناخۆن بۆ نمونەکە درامایەکی کوردی بەرهەم بهێنرێت؟ درامای کوردی بە بەرهەم ئەهێنرێ لە کاتێکا کە بودجەی تەواوی بۆ دەستنیشان بکرێت لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە کە وەزارەتێکی مختصە بۆ ئەو کاروبارانە. وەزارەتی ڕۆشنبیری لە دامەزرانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ساڵی 92ەوە درێغی نەکردووە، بەڵام پلان نەبووە. پارەیەکی زۆر بە هەدەر چووە بە ناوەی کە هاوکاری و یارمەتی و بودجە بوو بێت بۆ هونەر، بەڵام بەبێ پلان بووە، ئەوە نەی خوراوە، ئەوەنە بەرهەم نەهێنراوە، ئەوە ئیش نەبووە. باسی ئەوە کرد کە هەندێک کەناڵ هەیە زۆر دراما و فیلمی غەیرە لێدا نەتەوەکانی پیشانەدا. ئەمە کارێکی ئاساییە، بەڵام نەک بەو شێوەی کە لە کوردستان هەیە و بە تایبەتی لەلایەن هەندێک کەناڵەوە. بەڵێ نەک 24 ساعتەکە هەر درامای بیانی بێ، توانی کاتێکی بۆ تەرخان بکرێ، ئەوەش زەرورە بۆ ئێمە، بەڵام نەک ئەوە کە هەموو کاتەکە تەنها بۆ ئەو درامایانە دیاری بکرێ. بۆ نمونە لە ناو کووردا چەندین درامای جوان و بەپێس بە بەرهەم هاتووە، لەوانە
ڕەنگە خۆشە شارەزا بیت ژاڵە چەندین ساڵ بە لە ئێستا لە ناوڕاستی هەشتاکانە لە دوای ژاڵە لە دوای ڕاپەڕین دیسانەوە چەندین بەرهەمی جوان بە بەرهەم هاتووە بەرهەمەکانی حسێن مسری بەرهەمەکانی جەلیل زەنگەنە بەرهەمەکانی لوقمان غەریب ئەمانە هەموو بەرهەمی جوان بوونە شایستەی ئەوە بۆ بکە لە کەناڵەکانەوە نمایش بکرێت بەڵام بۆ ناکرێ ئەویان ئەمێنێتەوە سەر ئەو کەناڵە و مەسئولیەتی ئەو کەناڵە بەرامبەر بە نەتەوەکەی و کللتوری نەتەوەکەی بۆی حەقی ئەوەشە کە وەزارەتی ڕۆشنبیری کارێک بکاکە بۆ نمونە هەر کەناڵێک بێوێت دابمەزرێ یەکێک لەو مەرجانەی دامەزراندنەکەی یاخود پەخشکردنەکەی ئەوە بێ کە کات بۆ بەرهەمە کوردیەکان دابنێت چەنە کارت بۆ بەرهەمە بیانیەکاندا ئەنێ ئەوەنە کاتیش بۆ بەرهەمە کوردیەکان دابنێ خۆی ئەبێ وابێ بەڵام هەندێک کەناڵ هەیە ئەهلین جۆ بە و هینە نادەن جۆ بە و بڕیارانە نادەن باش مامۆساگیان بەزان با لەوە دەست پێ بکەین بزام یەکەم کاری هوەری مامۆسا عەلی کەریم بۆ کەی ئەگەڕێتەوە چونە ناو کایی هوەری مامۆسا عەلی کەریم سوتفە بوو یاخود خەونی ئەو بووە لەو بوارەیە وەڵام من هەر لەوەی کە لە تەمەنی 12 ساڵی و 13 ساڵی ئەمانە زۆر خولیای هوەر بووم زۆریش ئەچوون بۆ هۆڵی سینەماکان بۆ بینینی فیلم بەش هاتمەوە لەگەڵ هاوڕێکانمە لاساییمانە کردەوە بەڵام دواتر لە تەمەنێکی زۆر گەنجیمە بەشداریم کرد لە کاری هوەری بە تایبەتی لە شانۆگەری یەکەمین شانۆگەری کە بەشداری تیا کرد بە زمانی عەرەبی بوو لە شاری کەرکووک بەناو هین پارەی دەرمانەکە دواتر ئیتر دەستم کرد بە بەشداریکردن بە دەوری سەرەکی لە زۆر بەرهەمە لەوانە کچەڵاڵەکە 1 2 3 تەقینەوە کە باشترین خەڵاتی باشترین ئەکتەرم تیاوەرگرت لە میهرەجانێکی گەورەی لە بەغا بەڵە ساڵی چەند بوو ئەمە مامۆستا ساڵی 1974 پێش هەڵگیرسانەوەی شەڕ لە بینی پێشمەرگە و لە بینی جێشی حکوومەت بە 12 ڕۆژ ئەم کارانی باست کرد شانۆیی بوون شانۆیی بوون هەر لەو دەمە لە ساڵیانی 1973 دوو بەرهەمی درامیشمان کرد یەکێکیان شەوچەرەیەک بوو بە ناوی بەهاری دزراو ئەوی کەشیان مەرەزە بۆ نمونەش باوت پێ بەڵام یەکەمین جار سیناریۆ نووسرا بێ بۆ بەرهەمێکی تەلەڤیزیۆنی لە کەرکووک دەستی پێ کرد بە مەرەزە بە سیناریۆ و یەکەمین جاریش کە بەرهەمێکی درامی کوردی بە کامێرەی سینەما تەسویر کراوێتە ئیتر دوایەوە بەردەوام بووم لە سلێمانی و لە دوهۆک و لە فیستیڤالەکان چەندین شانۆگەری کەم بە بەرام هێنا و بەشداریم تیا کردووە لەوانە لەگەڵ دەرهێنەرەکان جەلیل زەنگەنە جیهاد دڵپاک حسێن مسری مامۆستا سەلمان کاکەیی دکتۆر فازڵ جاب لەگەڵ هەموو ئەوانە بەشداریم کردووە زۆر باشی وێ سەرگەوتن و بەردەوامی بۆ خوازین ئینشاڵڵا مامۆستاگیان پێم خۆشە بزانم لەو هەموو بەرهەمی کە باست کرد لەگەڵەوەی کە چەند بەرهەمێکشت باز نەکردووە کامیان لای تۆ زۆر خۆشەویستە زۆر ینی ئەوە بۆ کە ویستوتە دەوری تا ببینیت و بۆچی وەڵا ئەوانەی کە باسم کرد ئەوانەی سەرەتا لەبەرەوەی کەسێکی تازە پێگەیشتوو بووم حەز و ئارەزوم هەبوو لە تەکنیکم نەئەزانی لە تەکنیکی نواندنم نەئەزانی ناتوانم بەڵام شەیشانازین بەڵام بەکوژ مێژوو بەڵام بەنەماشن بۆ تۆ بەڵام وەکو مێژوو شانازیان پێوەکەم بەڵام ئەو ئیشانەی کە لەم دوای بڵێن لە دوای ڕاپەڕینەوە دەستم پێ کردووە بەڵام جگە لە ژاڵە ئەگەرچی لە ساڵی 85 بەرهەممان هێنا یەک ساڵ حجز کرا لە ساڵی 86 نمایش کرا کە دەنگ و سەدایەکی زۆری دایەوە ئەوە پێم خۆش شەرباسێکی درامای ژاڵەشمان بۆ بکەی دوای ئەوە ساڵی چەند بوو چەند ئەکتەر بەشداریان
وەکمتم لە ساڵی 1985 تۆمارمان کرد ساڵێک پیشانیان نەدا حجزیان کرد لەبەرەوەی دوو دڵ بوون لەوەی کە معنادار بێ و معنای سیاسی لە ئەو بوو دوای ساڵەکە لە ڕەمەزانێکە نمایشکرا دەنگ و سەدایەکی هەر زۆر زۆری هەبوو یەکەمین جار بوو لە ناو کووردا ڕسمی ئەکتەرەکان لەسەر شۆستەکان داررابێ و بفرۆشرێت لەوێ بە شایەدی زۆر کەس و بە شایەدی بینەران و تا ئێستاش جوامێر ئاغا هەر خۆی جوامێر ئاغایە کە ئەو دەورە من ئەم بینی زۆر باسە کردوەکرێ کە دەورێکی جوانم بینی و تەمسیلێکی باشم کردووە دیارە ئەوە چیرۆکی جەلی زەنگە نەبوو سیناریۆی مامۆستا کاوێ ئەحمەد میرزا بوو دەرهێنانی ناسەر حەسەن بوو زۆر باشە درامایکی زۆر جوانە ئەنی لەگەڵەوەی لە سەردەمێکی کۆنترا و لە ساڵانێک چەند ساڵاکی پێش ئێستاکراوە بەڵام کە ئێستش بینەر ئەیبینێ متعەی لێ ئەبینێت چونکە هەم چیرۆکێکی جوانە هەم کارەکتەرەکان لەو سەردەمەیە هەتا ئێستش هەرماونەتەوە ئیشێکی جوانە بە هیوای بەردەوامی و کاری جوانتر مامۆستا باسی ئەوت کرد هەمیشە لەو دەورانەی کە ڕۆڵت تیا گێڕاوە هەمیشە دەوری سەرەکیت بینیوە ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە بۆچی هەمیشە ئەو دەورانی کە مامۆستا عەلی کەریم ئەیبینە ڕۆڵی سەرەکین هەر لە سەرەتای دەستپێکردنمەوە لە بواری هونەرە زۆربەی زۆری ئەو کارەکتەرانەی کە من نواندنم کردووە تایە دەوری سەرەکی بووە تەنها لە دوو بەرهەم نەبێ یەکیان فیلمی فرمێسکی ڕەش لە دەرهێنانی کامەران ڕەووو بوو هەر کامەران ڕەووو خۆی دەوری سەرەکیەکەی بینی بەڵام دەورەکەی من کە سەرەکی نەبوو دەورێکی زۆر باش بوو دووەمیشیان بازانم پار بوو یا پێرار بوو لە زنجیرە درامای یوسف ناگەڕێتەوە لەوێش دەورەکەم سەرەکی نەبوو واتە مامۆستا بەلای تۆ گرنگ نییە ئەگەر وەک هەمیشە دەوری سەرەکیت پێ نەدرێ من بەلام بۆ گرنگ نییە لەبەر ئەوەی یەکێکم لەو هونەرمەندانەی یا باڕۆین لەو ئەکتەرانەی کە زۆر بە دیقەت و بە دیراستەوە سیناریۆکە ئەخوێنمەوە و هەوڵەدەم هەموو ڕەهەندەکانی کارەکتەرەکە شخصیەتەکە بدۆزمەوە لە هەموو ڕێکەوە لە ڕووی کۆمەڵایەتی و سایکۆلۆجی و دارایی و پلە و پایی ناو کۆمەڵە و ئەمانە ئەتوانم بڵێم بە مسۆگەری 100% تایە سەرکەوتووە بم ئەگە سیناریۆکە جوان نووسرا بێت زۆر ڕاستە لەبەر ئەوە خەمی ئەوەم نییە بەڵام خەمی ئەوەشمە کە بە بەردەوام دەوری سەرەکی ببینم بەڵێ مامۆستا وەک لەوەی کە باس کراوە ئەشەی بینین لە زۆر دراما و کارە هونەرەکانە دراما هەم شان و هەم سینەما ڕۆڵت بینیوە بە حکمی ئەوە لەگەڵ کۆمەڵێک لە دەرهێنەرەکان کارت کردووە لەگەڵ کامیان مرتاحی حەز دەکەی لە کامیانە هەمیشە کار بکەیت یان بۆ تۆ گرنگ نییە تەنها حەز ئەکەی کە کاری هونەری بکەیت من هەموو دەرهێنەرێک کە پێم بڵێ با ئیش بکەیت لەگەڵیەکە بین نەبوومە ینی یەکسەر نەموتۆ باشە لەبەرەوەی منیش بۆ خۆم حەقی خۆمە مافی خۆم هەبێت لەو ئیشکردنە و لەو نواندنە لەبەر ئەوە لەگەڵ کەسانێک ئیشم کردووە هەمووی برادری نزیک بوون و لە هەمان کاتە خۆشەویستم لە هەمان کاتە بەتواناش بوون هەر لە مامۆستا سەلمان کاکەیی تا ئەگاتە ناسر حەسەن تا ئەگاتە جەلی زەنگەنە و نەجم هۆگر و کاک لوقمان غەریب و کامەران ڕەووف هەمویان ڕێزان لێگرتووم لە کاتی ئیشکردنە منیش ڕێزم لەوان گرتووە کەوتوشمە ئەو دەورە بۆ من زۆر باشە نیان و تۆ نە لەبەرەوە سڵم نەکردوێتەوە لەوەی کە نەتیجەی نیهایی چۆنە بێت چونکە دڵنیا بوومە لە سەرکەوتنی کارەکە بە شێوەیەکی گشتی و هەروەها سەرکەوتنی من لە نواندنە ئەو ناوانەی کە هێناتن هەمویان تەمەنێکیان هەیە لە بواری هونەریا و هەموو کورد ئەیان ناسێت جێ پەنجەیان دیارە لەگەڵ دەرهێنەرە ئەکتەرەکانە دەرهێنەرە تازەکانە چۆنیت هیچ کارێکرد نەبووە هیچ بەرهەمێک ناتۆتە پێش دەستە بۆ نمونە دەرهێنەرێکی گەنج بێ بزانی توانای تاقیکەیتەوە یاخود سوودفەی شتی واد نەکردووە
لە بواری دراما لە درامایە بەرە هەر کارێکی لە بواری هونەریابێ دراما سوتفێشتی وام نەکردووە لە بواری شانۆ چەند جارێک لەو دەرهێنەرە گەنجانە پیان و توم بەڵێ یان داوێنێتە بەر جۆم دانی هەیە شەرمەکە بێڵێ ڕووبەڕوو لە تەمەنی منان نییە و مێژووی ئەزمموی منی نییە و لەبەر ئەوە منیش زۆر بە ڕێزەوە وام کردووە کە بوارم نییە و ناتوانم و مەجالم نییە و خەریکی کاری ترم. بۆچی مامۆسایانی حەز ناکەی لەگەڵ هونەرمەندە ئاخوت دەرهێنەرە گەنجەکان کار بکەی یاخۆت هات لەگەڵ ئەو مەجموعەی خۆتە حەزەکەی وا ڕاهاتیت ئێستا لە گەنجەکانە بەڵێ نەک هەر کار بکەم هەر زۆر برادەر من زۆر باش هەر زۆر برادەر من و زۆریش هینمان هەیە لەگەڵ یەکە ئاشنایەتیمانێ لەگەڵ یەکە بەڵام تەکلیف نەکراوە وەک تەکلیف ئەمە یەک دووەم ئەوانەی کە تەکلیفیان کردووە بڕۆم بەتوانایان نەبووە ینی شتیانم بینیوە لەو پێش هەستم کردووە شتەکانیان خراپ نییە بەڵام لەو ئاستانیە من تایە بەشداری بکەم خۆتی تیا نبینیتەوە لە کارەکانیانە باشمە سە باسێکی ئەوم بۆ کە باسێکی بە حکمی ئەوەی تۆ خۆت لە سەرەتاوە بە شانۆ دەست پێکردەوە و هونەرمەندێکی شانۆکار زیاتر ناسراوی بەڵام بە حکمی ئەوەی کە لە شانۆیە بەشداری کرد لە درامایە بەشداری کرد لە فیلمی سینەمایە بەشداریت کردووە ئایا بۆ ئەکتەر مەرجە خۆی ببەستێتەوە بە کارێکەوە بۆ نمونە بڵێ من ئەکتەرێکی شانۆم کاری درامایە ناکەم کار لە سینەمایە ناکەم یعنی ئەتوانێت ئەکتەر لە هەموو بوارەکانی هونەرە ڕۆڵ بگێڕێ یاخود خۆی ببەستێتەوە بە یەک بەشەوە بڵێ من هونەرمەندێکی شانۆکارم من لە دراماشە ئیشم کردو لە فیلمی شاکارم کردو و لە شانۆ شاکارم بەڵێ لە شانۆە کە ئیشم کردووە خەڵاتم تیاوەرگرتەوە وەکو ئەکتەر لە پشانوە و خەڵات نەبووە بەڵام فیستیڤال بووە لە فیستیڤالەکە کە باس کراوە کە باسی بەرهەمەکە کراوە باسی نواندنی من کراوە زۆر بە باشی باس کراوە ئەگەر خەڵاتە بە جارێکی کەش خەڵاتم وەرەگرتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی نواندنی ئەکتەر لە شانووە جودایە وەک لە سینەما و دراما لە سینەما و دراما ئەکتەر ئەبێ وەکو ژیان لە ژیان چۆنە ئەوها کەوت بکە و بجوڵێتەوە و قسە بکە و ئەدای ئەوها بێ بەڵام بە جوانی و دەرخستنی پیتەکانی وشەکەش بە جوانی لە هینا لە شانۆیە لە شانۆی پێویستی بە جەستەیەکی زۆر زۆر باش هەیە جەستەیەکی بزێ و جەستەیەک بتوانێ شەپۆل بە شەپۆل لەگەڵ دەنگێکی باشە فەرقەکە لەمەیە من ئەکتەرێکی شانۆییم لە زۆر بەرهەمە پیان ئەوتم لە دراما و سینەما پیان ئەوتم هێشتا شانۆییت پێوە دیارە ئێمەش هەموو ئەو ڕەخلانە و قبول بوو وردە ئێستاکە ئەوم پێ ناڵن ئێستا بەعکسەوە خەڵک کە ئەم بینێ ئەڵێن مامۆستا وەڵی خەڵک نازانێت تۆ تەمسیلەکەی خەڵک وازانێت تۆ بەڕاستی ئەمە حاڵەکەیە زۆر باشە باسی ئەوت کرد کە زۆرێک لە خەڵاتە وەرگرتووە ڕێزەنانە وەرگرتووە باسێکی ئەو خەڵات و ڕێزەنانانم بۆ بکەی بزانم کامیان بەلای تۆ زۆر ینی خۆش بۆ زۆر حەزت کردووە کە ئەو خەڵاتە وەربگریت وەڵاهی گەورەترین فیستیڤال لە دنیا لە کوردستانە کرابێ فیستیڤاڵی ناوی وابوو لە وەختە میهرەجانی یەکەمی هونەری کوردی بۆ شێوە کار بوو بۆ مۆسیقا و گۆرانی بوو بۆ هونەر بوو بەعام بۆ هونەر بوو بەعام لە هەمان کاتیشا 14 تیپی کوردستان لە زاخەوە تا خانەقین بەشداری کرد بوو ساڵی چەند بوو مامۆستا ساڵی 74 بوو خەریک بوو وەزعی شەڕ دەست پێ بکاتەوە لە بینی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی دەوڵەت ئەو خەڵاتم زۆر بەلاوە گرنگ بوو لەبەر ئەوەی 240 ئەکتەر بەشداریان کردبوو لە 14 بەرهەمە هەموو ئەکتەرە گەورەکانی ناودارەکانی کوردستانشی تیا بوو ئەوە بە خەڵاتێکی باشەزانم و شانازی پێوەکەم باشی وای سەرکەوتنە بۆ خوازم مامۆستاگیان
پێم خۆشە باست لە بەرهەمی سینەماییەکانت کرد کە لە چەند فیلمێکی سینەمایی بە ناوی دانیشتوانی عەلی ئاوا، بازاڕی کۆنەفرۆشان، گوڵچین خەیاڵەکانی ڕۆستەم، کە ئەمانە چەند بەرهەمێکن کە سنتەری گاف بەرهەمی هێناون لە دەرهێنانی کاک لوقمان غەریب ئەگەر هەڵە نەبم. باسێکی ئەم بەرهەمە سینەمایانتمان بۆ بکە چۆن بوو بڕیارتدا لەم فیلمانە بەشدار بی، ناوڕۆکی ئەم فیلمانە باسیشەکە؟ من جگە لە مەرەزە و بەهاری دزرا و بەڵێ لە ساڵانی سەرەتای هەفتا و دوایش لە 74 شانۆی تەقینەوە کە خەڵاتەکەم پێوەرگرت کە هاتمە سلێمانی لە سلێمانی لە چەندین شانۆگەری کە بەشداری بکرد لە دەرهێنانی خۆی خۆش بوو هونەرمەند جێهاد دڵپاک، فازڵ جاف، حسێن مەسری، ینی ئاستی شانۆگەریەکان کە بەشداری تیاگرت ئاستێکی زۆر بەرجان هەموو بە مانگ نمایش ئەکرا لە هۆڵەکانە. ینی جاری وا بوو 30 ڕۆژ 32 ڕۆژ ئەوە خەڵکی ئەهات بۆ بینینیش. ئەمە ینی وەکو بەرهەمەهینەکەن، بەڵام چۆن بەشداریم کرد لە بەرهەمە سینەمایەکان و زنجیرە درامەکان. ئەمەیان ئەگەر مەبەستە کاک لوقمان یەکتریمان ناسی و زانم هاوڕێتێکێتانەیە لە بینتانە بوون بە برادر و ئەمانە ئیتر هەردووکمان ئەویش حەزیە کرد و منش حەزمە کرد یەکتری بدوێنین سەبارەت بە ئیشکردن لە ڕووی سینەماییەوە، لە ڕووی فیلم و یعنی ئیشکردی بڵین بەردەم کامگرە. ئیتر بۆ ڕێکەوتین ساڵی 2014 بڕیارماندا، یعنی کاک لوقمان بڕیاریدا کاگوتی ئەم نەسەمێ دانیشتوانی عەلی ئاوا ئەو بوو لە 2015 بە بەرەم هاتوو نمایش کرا. دواتر لەگەڵ خاتومەڕوە دەورتانە بین. بەڵێ دوای ئەوە بازاڕی کۆنەفرۆشان، دوای ئەوەش گوڵچین و خەیاڵەکانی ڕۆستەم لە هەموو هینەکان شار دەوری سەرەکیمە بینی. ئەنجا دوا بەرهەمیش کە نمایش کرا لە کوردستان تیڤیەوە لە ڕۆژ یەکەمی جەژنی ڕەمەزان هین بوو. گوڵەکان ناگەشێنەوە، چیرۆکێکی جوانە تایبەتە بە ئەنفال و بە چیمەبارانی هەڵەبجە، بەڵام سەرتاپا ینی سەرتاپای ڕووداوەکان ناو چیرۆکەکە کەم باسی هەڵەبجە و هینی هەیە، بەڵام لە ناوڕۆکە هەمووی پەیوەندی بە هەڵەبجە و بە ئەنفالەوە هەیە. زۆر باشە. دواتر باسێکی ئەو بەرهەمەشەکەین، باسی ئەوت کردمە مەساکە لە کۆنە ئەو بەرهەمانەی تۆ تایە بەشدار بین بۆ نمونە بە مانگ نمایش کرا و خەڵک هاتۆ بۆ سەیری، بەڵام لە ئێستاە خەڵک زۆر گلەی ئەوەکەن بە تایبەت ئەکتەرەکان، بە تایبەت هونەرمەندان کە ئەڵەن بینینی شانۆ بینینی فیلمی سینەمایی تایسەن نەبوو بە کولتور لە ناو ئێمەی کووردە. بۆچی لەو سەردەمایە بینینی شانۆ و فیلمی سینەمایی بوو بە کولتور کە باسەکرێکە زۆر بەممان ئەگەر خۆشمان نەچوبین کەس و کار باسی هەمیشە باسی ئەوەکە کە جمعە پێشەمان دانراوە چوون بۆ سینەما، چوون بۆ سێری شانۆیی. بۆچی لە ئێستا ئەو هونەرە جوانە کاڵ بۆتەوە؟ چی بکرێ بۆی ئەمە بکرێتەوە بە کەلتورێک لە ناو خێزانی کورد؟ وەڵام من ئێستا بۆ کورد وەڵامێکم هەیە، ینی علاجێک هەیە. مەسەلەن تەکنۆلۆجیا، بەڵێ بەداخەوە زۆر ڕاستە، زۆر ینی زۆر مرۆڤی کوردی مەشغوڵ کردووە، بەڵام خۆ لە ئەوروپاش هەر ئەمە هەیە، بەس ئەوەنەی کورد مەشغوڵی ئەمەیە، لە ئەوروپا مەشغوڵی نین، بە پێی پێویست لە ئەوروپا مەشغوڵی ئەتەرنێت و ئەمانەیە، بە پێی پێویست و بە پێی ئەو پێویستی کە هەیەی جێبەجێ بکات. لای ئێمە وانە، لای ئێمە دە کەسە چایخانەیەک دانشێ هەر دەی هینەکات فەیسبووکەکە. ئەمە یەک. دووەم، وەزارەتی ڕۆشنبیری مەسئولی یەکەمە کە هەوڵ بدە هونەر وەک چالاکیەکی ئینسانی بکات بە کللتورێکی باو لە ناو کۆمەڵگای کوردەواریە. بەچی؟ ئەم هەموو کەناڵە تقریباً 22 کەناڵی کوردی هەیە، زۆر زیاتریش، ئەوانەی سەر بە حیزبەکانیان قەیناکە، بەس ئەوانەی کە بۆ تەرفیه بۆ خۆشی ئەهلیشن حەقە لەگەڵ ئەوانە قسە بکرێ،
قسە بکرێ بەشێکی یعنی با بڵێن بەشێکی زۆری بەرنامەکانیان لە پێناوی بوژانەوە و زیندووکردنەوەی کولتوری کورد بێت. تەلەڤیزیۆن هەیە بە حەیاتی گۆرانێکی حەسەن زیرەک لێنادا، گۆرانێکی ماملێ لێنادا. بۆ ینی با بزانین بۆ نەک هەر بۆ گاڵتەیشی پێەکەن. بەداخەوە ئەمما ئەمانەی کە لە ئەوروپا ئەژین تۆزە دەنگیان هەیە و ئەگە خۆش بێ دوو کچ ئەهێنن و سەما و باوەش و ئامانی پیاکەن و ئەینێرنەوە ئەو کەناڵانە هەر ئەمانە لێدەن. بەڵام کەناڵە قورس و قەمەرەکانی حیزبەکان نە ئەمانە لێ نادێ، ئەمانە پیشان نادەن. ئەبێت لەگەڵ ئەو کەناڵانە قسە بکرێت، مفاوەزاتێ دانوستانێ بکرێت. من دڵنیام واتە فیلتەرێک هەبێت بۆ پەخشکردنی ئەو بەرهەمانە. یعنی نازانم لە هەندێک کەناڵێ من نامێن لە کەناڵەکەی ئەوە ناوی بێنم. یعنی هەندێک یاری هەیە بۆ چیەمە نییە لە هیچ کەناڵێکی عالەمە بەدەست ئەمە ناکرێت. یعنی باشترین کەناڵی دنیا MBC 2 MBC هینیش هەیە، یعنی 34 MBC هەیە. ئەم شتانەیتیان نییە. هەموو شتی قورس و قەمەر، هەموو شتی جددی، هەموو شتی حتا گەت تەقریرێکی ئەخباریش بێت، راپۆرتێکی هەواڵ بێت بە جوانی ئەکرێت و بە جوانی پێشکەشەکرێت. لای ئێمە هەموو شتێک تێک چووە. هەموو کەسێکەڵێ من شاعرم، هەموو کوردێکەڵێ من شاعرم، هەموو کوردێکەڵێ من هونەرمەندم، هەموو کوردێکەڵێ من گۆرانی بێژم. نەک هەر ئەوە لە بهینەکەیشە ئەڵێ هونەرمەند فڵان کەس، هونەرمەند فڵان کەس لە هینەکەیشە لە فەیسبووکەکەیشە. وەڕای من 50 ساڵەرم بوارە ئیشەکەم لە 14 ساڵێەوە وەڵا با پێت بڵم لە ڕوو نایە بڵم هونەرمەندم. لەبەر ئەوە ئەم کولتوری ئێمە مردووە. هونەرمەند ئەبێ خەڵک شتێکیشمان کرد کۆبوونەوە تقریبان هونەرمەندانی زۆربەی کوردستان کۆبوونەوە لە هۆڵێکە 4-5 بانک بەر لە ئێستا ئەمەمانوت بە حکوومەت و بۆ وەزارەتی ڕۆشنبیری نا بۆ شێواندنی کللتوری کوردی قسە کراوە لەگەڵ پەرلەمان و مەرلەمان و ئەمانەی سفادەیەکی نەبوو ئەوانش گوێی خۆیان لێ خەوان و ئێمەش عینیشت بەداخەوەی چاوڵێکی ترتان نایەوە بۆی ئەمە سەر هەڵبداتەوە. یعنی بۆچی نازانی ڕوو لە کێ بکەی، نازانی ڕوو لە کێ بکەی، یعنی بەڕاستی وای لێ هاتووە. بەداخەوە مامۆستا هەمیشە خەڵکیش ئەگەر پرسیار لە خەڵک بکەی بۆ نمونە ئەڵێ بۆچی سێری دراما کوردیەکان ناکەن یاخود دراما کوردیەکان بینەریان کەمە، هەمیشە باس لەوە ئەکەن کە دراما کوردیەکان یەک ناوەڕۆکیان هەیە لەگەڵ ئەوەی کە میلەتی کورد چەنەها و دەیا و هەزارەها چیرۆکی جوان و بۆ نمونە چیرۆکی تراژیدیا چیرۆکی خۆشیمانەیە ئێمە کە ئەتوانن دەرهێنەرەکان سوودی لێ وەربگرین ئەمەیان بۆچی ئەگەڕانیتەوە تۆ یاخود ئەو بەرهەمانەی کە یێتە بەردەمت سەرەتا سێری سیناریۆکەی ئەەکەی بزانی بەرهەمەکە باز لە چی ئەکا ینی گرنگە بۆ تۆ هونەرمەندێک ناوەڕۆکی بەرهەمەکە پێش ئەوەی بەشداری کردنەکە قوبوڵ بکەیت. من هەموو دراماکانی کورد ناڵێم، بەڵام دراما جددیەکان بۆ نمونە گەردەلوول بە 3 بەشەوە بۆ باسی خەبات و تێکۆشانی نەتەوەیەکە کات. ئەوانەی کاک لوقمان هەمووی چیرۆکی جوانن، دانیشتوانی عەلیاوە مامۆستایەکی مەکتەبە ژنەکەی ستەرە بینیومە دەستە خۆش بە ئیشێکی زۆر جوان ئەڕوا ئەچێتە هەر دێک و هەر قەزایەک و هەر شارێک جێگەی نابێتەوە بۆ جێگەی نابێتەوە لەبەر ئەوەی کابرا تۆزێک فێری مارکسیەت و باسی عەدالەتی ئیجتیماعی و باسی یەکسانی کۆمەڵایەتی و ئەمانە ئەکا کە باسی ئەمانە ئەکا کێ بەرامبەری ئەوەستێتەوە مەلاکەکان بەرامبەری ئەوەستنەوە ناتوانێت هیچ بکات. بازاری کۆنەفرۆشان چیرۆکی دڵاریە، یعنی بۆ چیرۆکی دڵاریە بە پاڵ ئەوە شخصیەتەکەی منیش کە باوکی کچەکەم کە دڵاریەکە تۆزە حەزم لە پارەیە بە پارە ئەخەڵەتیان بۆ چیرۆکیە گوڵچین و هین خاڵەکانی ڕۆستەم کابرایەکە دوو بران زەویزاری ماڵێکیان زەوت کردو و پیاوەکەشیان کوشتووە جارێکی کەش برای ئەو پیاوەش ئەکوژنەوە. خۆمانە هەمووی حەقیقەتی خۆمان ڕوویداوە. بەڵام بینەری ئێستای ئێمە لە بینینی ئەم مسلسلە دەبلجەکانەوە حەز ئەکەن
هی ئەمڕۆ بێ چیرۆکەکان هی ئەم ڕۆژگارە بێ کچی تیابێت بە جلوبەرجی مۆدەوە پیاوی تابێت بەجلی جوانی و ئامانەوە واتە بینەری کورد ئەم شتانی ئەوێت لەوە من بە ئیشکردنی خۆم و بە چاودێری خۆم و بوانە هەستم کردووە بینەری کوردم بێوێ ئێ بەش ئێستاکە بڕیارمانداوە کە کارێکی ئەوها بکەین ئینشاءڵڵا ئەگەر سەرکەوتوو ئەگەر بڵێن بودجەکەی تەرتیب بکەین. زۆر باشە. مامۆستا بزانم تا چەند باسی دراما بیانیەکانت کرد کە لە ئێستا خەڵک زۆر سەری تێکردو و کەناڵەکانی زۆر ینی بێشومار لە سعات حوتەوە تۆ بەدانیشی بە دیار دراما بیانیەوە تا 12 شەو ئایا کاریگەری خراپەکانی ئەم درامایانە چییە بۆ سەر میلەتی کورد؟ پێش ئەوەی وەڵام بدەم بە پەلە ئەماڵێم من سیناریۆ نووس نیم. بەڵێ وایە ئەژینە ئەتوانم هەر یەکێک لەو درامانەی کاگلوقمان من و کاگلوقمان دانیشین کە 16 زنجیرەیە بیکەین بە 7 زنجیرە بیکەین بە 7 زنجیرە ینی خەڵک حەزی لێ بە دیار هەزارێکەوە دانیشەوەی نه ئەمە زۆر ئاسانە بە مسلسلێکی تورکی هەیە 800 قسوور حەلقە نییە تەواو بوو چی تایە وەڵاوی نازانم چیتیا بوو پەیامی و مسلسلەیە نازانم یعنی ئەمانە زۆر شتێکی زۆر گرنگ نین کە زۆر و هین بێت گرنگ بەرهەمە هوەرێکە لە ڕووی هوەری و لە ڕووی تەکنیک و لە ڕووی حرەکەی کامیرە جوڵەی کامیرە و پەیامەکەی چیرۆک زۆر گرنگە لە سینەما و لە دراما چیرۆک زۆر گرنگە چونکە خەڵک دوای چیرۆکەکەوێت بەڵام چۆن دوای چیرۆکەکەوێت ببینین ئێبینیش ئەبێ کامیرە ئەبێ و دەرهێنەرە زۆر بەدیقەت تەسویر بکات زۆر بەدیقەت کامیرە بجوڵێتەوە زۆر بەدیقەت گۆشەی کامیرەکان تەحدید بکات ئەمانە هەمووی مەرجی گرنگن بۆ سەرکەوتی بەرهەمەکە ئەگەر ئێمە شتێکی وامان کرد من دڵنیام وردە بینەرمان بۆ دێتەوە بەڵام بودجە نییە پارە نییە هین نییە سپۆنسەر نییە لە هەمان کاتشا باسی ئەمەشت بۆ بکەم ئەو هەموو دەوڵەمەنە هەیە بڕۆ بڵێ بڕێ پلان پرۆژە بکەینەوە بەس بزانێت هینی تایە پارەی تایە ئەڵێن باش بەس کە بزانێت پارەی تیانە بزانێت زەرە دەکات ئەخ لە درامەوەمانە زەرە دەکات یەک بۆ هینیشی کەش بێ تێبینی کەشم هەیە ئێمە بەرهەمەکانمان بەس لێرە لە کوردستانە خەڵک سەیریەکات ئەگەر وەکو واتە لۆکاڵین بەرنامەکانمانەمەوەی لۆکاڵین ئەگەر تەرجەمە بخرێتە سەری یان دەبلەجە بکرێت بەها بە شێوازی زاراوەی هێن سووری وەکوی زۆربەی کردەکان کراوە هندی و مندەکان ئێمەش بازارمانە بێت کە بازارمان بوو ئەینەری هیچ نەبێت بە وڵاتانی خەلیج بۆ وڵاتە عەرەبیەکانی دەوروبەر و ئەمانە ڕەنگە درامای کوردیش ببوژێتەوە لەو حاڵەتە. زۆر ڕاستە. مامۆستا باسێکی ئەوم بۆ بکەم کە پێشتر تۆ لەگەڵەوەی کە هونەرمەندێکی بە ئەزمموی بواری شانە و دراما و سینەمای لەگەڵەوە دەستی نووسینی شت هەیە. چەند کتێبێکت هەبوو لە ساڵانی پێشووترە ئێستا هیچ بەرهەمێکی تازەت هەیە ئەو کتێبانە کە بە چاپ گەیان وڵای هەمووی برادر دەوری تیا هەبوو لە هاندانم هەر لە خوالی خۆش بووان کاک شێرکۆ بێکەس کاک محەممەد بووکری دەوریان هەبوو لە هاندانم ئەوەی بنووسە ئەوەی منیش چاپیەکەم بووت بەڵام ئێستا کتێبێکم لە ڕۆژگاری کەرنتینەکە گەڕام بە دوای ئەرشیفەکانی خۆمە شتەکانم جا کردەوە ئێستا بەشی کتێبێکم بە زمانی عەرەبی نووسین کۆ کردەوە لە ناو ئەرشیفەکان هەمووشی تایبەتن بە شانۆی کوردیەوە هەر لەژێر هینی ئەضواء على المسرح الكردي بۆ بە زمانی عەرەبی مامۆستا هەوڵە بکەیت زمانی کوردی وەختی خۆ من بە زمانی عەرەبیش لە گۆڤار و شتەکانە شتم نووسیوە و زۆر باشە ئەوە بیرۆکێکی زۆر باشە کە هونەرمەند زۆر زەرورە زمانێکی تر بزانێ بەڵام بۆ کتێبخانەی کوردیش دایمە هەمیشە گلەی ئەوەکەن کە لە کتێبخانە کوردیەکانە بەرهەمە کوردیەکان سەرچاوە کوردیەکان کەمن زۆر ڕاستە ئەی بۆ ئەم کتێبە بە زمانی عەرەبی بێ بۆی عەرەبێک لەگەڵ ئەوەشە هەوڵبەی لەگەڵ زمانی کوردیشی هینە بزانێت کە ئەمەش واقعی شانۆی کوردی بوو شانۆی کوردی
ئاها بوو ئاها بوو ئاها بوو. زۆر ڕاستە. مامۆستا بزانم باسێکی نوێترین کارت باست کرد کە گوڵەکان ناگەشێنەوە لە دەرهێنانی ئەمەش بە هەمان شێوار مامۆستا لوقمان غەریبە. باسێکی ئەو کارت ما بۆ بکەیت و ئەمە نوێترین کارتە بەنیازیت کاری نوێ چییە؟ گوڵەکان ناگەشێنەوە چیرۆکەکەی تایبەتە بە ڕووداوەکانی ئەنفال و کیمابارانەوە لەو مێژووەوە دێنە سەر 12 ساڵ دوای ئەوە. دوو پیا و دوو کارکتەر دوشمنی یەکن و ئەمیان ئەو ئەخاتە تاوانەوە کە گوایە ئەم سیارەی هەبووە بە سیارەکەی لۆری هەبوو بە سیارەکەی کە سوکاری ئەوی تری لە ڕۆژگاری ئەنفالە گواسواتەوە بۆ مەعسکەراتی حکوومەت. حەقیقەتیش لای کێیە؟ لای کۆنە جاشێکە. ئەو شخصەتی کە تومەتبار کراوە کۆنە جاشەکە ئەهێنێت ئەی بەستێتەوە ئەو دوشمنەکەی خۆشی کە دوژمناتێکای هێمێ ئەی بەستێتەوە ئەهێنێ بۆ ئەڵێ ئاعتراف کە بووی ئاعترافی بۆ کە هیچ دەدڵی ئەم دوانە نامێنێت. حەقکە ڕاستیەکان ئەزانن کە خاوەن ئۆتۆمبیلەکەس هین نەبووە جاشێتی نەکردووە بەڵام کاری خۆی بۆ لەو ڕۆژەیە بە زۆر پێیان کردووە. تۆ چ ڕۆڵەکە بینی لەو زنجیرەیە؟ هەر دیسانەوە سەرچیە و پیاوە باشەکەیە. مامۆستا گیانزانم دووە پەیامت چییە؟ پێش ئەوەی باسی پێیان بکەم ئەو فیلمە نمایش کرا ئەوانەی کە بینیوانە گوڵەکان ناگەشێنەوە؟ ببوورە وەڵام منم زای زنجیرە درامایە نەمزانی فیلمە سینەمایە زۆر باشە نیازشمان هەیە ئاهەنگی پیشاندانی بۆ بکەین و لە هەندێک شارە بیژێڕین و ئەگەریش توانیمان هین یا دەبلەجێ ئەەکەین یا تەرجەمەی ئەخەینە سەر بۆ هەندێک فستیڤاڵەکانی دەرەوە. بیرۆکەیەکی زۆر باشە دەستان خۆش بێ. بەنسبەت پەیامم چییە؟ دەست خۆش بۆ ئەم بەرنامەیە. سواز بۆ تۆ کە دومان کردی ئەمڕۆ. ئەم بەرنامەی ئاوها تەرفیهیە بینەری زۆرە بێت لەبەر بینەر حەزەکایسە بینەر حەزەکایسە عەلی کەریم باسی ڕابردووی خۆی بکات چۆن بۆ لە هونەرا و چیەکە و چی ناکەوە ئەمانە. زۆر ڕاستە. بۆ هەموو هونەرمەندێکیش نەکە یعنی بۆ من. ئەو بە کەناڵە باشەکانی عەرەبیش لەم نەوع بەرنامانیان هەیە بەڵام بڵێن بە وەختێکی زۆر و بینەریش دێدانشێت. دەست خۆش و زۆر زۆر سپاس بۆ بانگێشکردنمان. زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کردی. زۆر سپاس بۆ مامۆستا عەلی کەریم کە ئەمڕۆ لە لای ئێمە میوان بوو و زۆر سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرهەمەکانی دۆلفینسی و سپاس بۆ ئێوەش تا ئێستا بینەری ئێمە بوون. کاتێکی خۆش، هەر شاد بن. بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.